دڵی ماڵ و منداڵەکە وڵای لە بەرەوە منێ لە بە ماڵ و منداڵەکەم ئەوێ من دیتم لۆ کەسەچکە بە منی گوتیەوە هاوکاری بکە هاوکاریم کردیە پێم سەیرە لۆ بە خۆت لۆ بە من نارەی ئەدێمە برانە بووین ئەدێمە هاوپیشە نەبووین پێکەوە بووین کاکە لۆ بە من نارێ برا بۆ کەسی دیکە پێم گوتووە بە کاک فاخیر بەڵام ڕوون نەهاتووە بە خۆم بۆ خۆمی پێ بڵێم. دوێنێ سەردانی ماڵی شەماڵی جەلال سەعیدی گۆرانی بێژمان کرد لە حاڵ و گوزەرانیانمان پرسی و ئەوەی دوێنێ باسمان کرد ئەمە حاڵیان بوو کە لە نێو خانوویەکی 40 مەتریدان و کرێکی شنجا ئەمڕۆ هونەرمەندی شاری هەولێر وە خۆشی دەڵێت حەزم لێ نیە ئێستا پێم بڵێن هونەرمەند کاک فاخیرەری هاتۆتە سەر خەت و دەیانەوێت کۆمەکێکی بۆ کۆ بکەنەوە. دادەمێت قسەی لەگەڵ بکەم کاک فاخیر سلااوت لێبێت خوای گەورە خێرت بنووسێ بەنیازن چی بکەم بۆ کاک شەماڵ چاوت ماچکەم وەڵام من لە ڕێی کەناڵەکەین گۆ مقابلەکەی کاک شەماڵم دیت دەبا زوو بەم برێ حتى تقریبا هەفتەک پێش ئێستا بە منی گوت لۆ کەسەچکە تەمەشاکە لە خۆی داوای نەکردیە لۆ کەسەچکە بە منی گوتیەوە هاوکاری بکە هاوکاریم کردیە پێم سەیرە لۆ بە خۆت لۆ بە من نارەی ئەدێمە برانە بووین ئەدێمە هاوپیشە نەبووین پێکەوە بووین کاکە لۆ بە من نارێ برا وایە نا ئینشاڵڵە چی باشە لۆی دەکەم ئینشاڵڵە بەنیازی کەمپینە چۆ ڕادەگەین سبەی نادوز بە ئینشاڵڵە لە ڕێگەی لایوی خۆم شتێکی چاچی لۆ دەکەین و داوام لە هەموو بەرپرسان و هەموو خوا پێداوان و هەموو ئەوانەی متمانەیان بە من و بە فاخیر هەریریانی بێنە سەخەت و هاوکاری کاک شەماڵ بکەین توخوا وەسە ئینشاڵڵە ئەو گوڵی هەولێری ئەوە لە جێی جەلال سەعیدە لە جێی مامۆستا جەلال سەعیدە کە هەموو کورشان نازی پێوە دەکرد هەزار ڕەحمەت لە گۆڕی تێدەگەی بە ئەوە دڵی وەی ڕاستیکەین با دڵی ماڵ و منداڵەکە وڵای لە بەرەوە منێ لە بە ماڵ و منداڵەکەم ئەوێ من دیتم ئینشاڵڵە ماڵ منداڵەکەی دەبینی چاستێک هەموو وەڵڵاهی ناخۆشە بەڕاستی شەماڵ پێویستە هاوکاری بکرێت. کاک شەماڵ جان ئەوە قسەکانی کاک فاخیر جێ لێ بوو دەڵێ لە یەک دوو ڕۆژی داهاتوو کەمپینێکی بۆ ڕادەگەینین ئینشاڵڵا ماڵیاوا بێ لەگە ماڵیەوە و هەموو لایەک ئەمن زۆر سپاسی کاکە فاخیری خۆشەویست دەکەم فاخیر هەریری ئەمن وەکو ئەو خەڵکەی کە کوردستانیان پێی دەڵێن فەخری هەولێریەکان ئەمن شانازی پێوە دەکەم کە هاوڕێی 30 ساڵەمە من ڕاستە خۆی بۆ کەسی دیکە پێم گوتووە بە کاک فاخیر بەڵام ڕوون نەهاتووە بە خۆم بۆ خۆمی پێ بڵێم ئەمن ماڵی ئاوا بێ سپاسی دەکەم بەڕاستی لێ ڕادەبینم ئینسانێکی هەتا بڵێ خێرکەر و خێرخوازە. ئێستا هەست چی بوو کە بێکەوە هاتین و قسەی وی لەگەڵ کردی کە کۆمەک کۆ دەکەینەوە ئینشاڵڵا ئەمن دایم متمانم با کاک فاخیر هەریری هەیە چکە لەبەروەی جارانیش هەر ئەو هابووە هەر هاوکاری کردومە و هاوکاری زۆر برادرانی کەشی کردووە ئێستاش ئەمن متمانم پێی هەیە لەبەر ماڵ و منداڵەکەشم دەزانم هەست دەکەم شتێکیان بۆ دەکا حەز دەکەی بێ خاوەنیتی وەڵڵا ئینشاءڵڵا دەبینە ساحیب خانوویەکی خۆمان و بۆ ئەو منداڵانە بۆ من نا ئینشاءڵڵا بۆ منداڵەکانمە زۆر باشە کاک شەماڵ دەست خۆش بێت ئەوەی گوێتان لێ بۆ قسەی کاک فاخیر هەریری بوو لەگەڵ قسەی کاک شەماڵی جەلال سەعید کە لا چەند ڕۆژی داهاتوو کەمپینێکی بۆ دەکرێت و بە هاوکاری هەموو لایەک دانەوێت خانوویەک بۆ کاک شەماڵ بکڕ بە قوربانتان ئینشاءڵڵا.